هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. خۆشحاڵم کە هاتمەوە خزمەتتان بۆ مەڵقەی بەرنامەی چارە. نمە بارانە بارێکە هیوادارم ڕەحمەتی خوا بێت بۆ زەوی و بۆ مرۆڤایەتی و بۆ ژینگە و بۆ کەشی ئێمەش و بمان پارێزێت لە دەیان و سەدان نەخۆشی و دەرد و بەڵا. بۆیە لە بەردەم بارانە ئەم پێشەشیە تۆمارەکەین بۆی کە باس لە کۆرۆنا بکەین لە مناڵانە. کاڵقی پێشووی تایبەت بوو بە کۆرۆنا لە وەرزی پاییز و زستانە، ئەمەڵقی تایبەتە بێ بە کۆرۆنا لە مناڵانە، چونکە لەگەڵ دەرکەوتنی کۆرۆنای نوێیە زۆر ڕاهەبوو کە دەرکەوت ڕاستنی هەر بۆ ئەوت لەگەڵ دەرکەوتنی هاوینە یاخود لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرمایە کۆرۆنا لە ناوەچێ لە ناو نەچوو بەڵکو زۆر زیادیشی کرد بەداخەوە و چەندین کەسمان ئازیزانی لە دەستداوە بەم نەخۆشیە و باس لەواکرە کە کۆرۆنا تووشی مناڵان نابێت، کەچی دەرکەوت تووشی مناڵانە بێت و بەداخیشەوە مردن لە مناڵانی شاهەبوو لە کۆرۆنا. بۆ مەڵقەی بەرنامەی چارە دەچینە ئەو بینە جوان و ڕەنگە و ڕەنگەی پشتی من نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵانی فێرکاری بۆ ئەوەی کە باس لەوە بکەین ئایا ئەم نەخۆشخانەیە کە ئێستا لە شاری سلێمانیا هەیە بە کەڵکیەوە دێت کە بڵاوبوونەوەی پەتاکە زیاتر بوو خزمەتی نەخۆشانی ئێمە بکات، چونکە پێشماوەیەک گلەی زۆر لەم نەخۆشخانەیە هەبوو. ئێمەی پزیشکان و هاوڵاتیانش گلەیمان هەبوو کە لە ئاستی چاوەڕوانی و خزمەت گوزارەکانی ئێمەیان نییە کە ئەو کاتە کۆرۆناش نەبوو، بەڵام ئێستا لەگەڵ دەرکەوتنی کۆرۆنا و لەگەڵ زیادبوونی دەستنیشانکراون بە کۆرۆنایە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم شوێنە بە کەڵکی خزمەتکردنی مناڵانی ئێمە دێ بەبێ بوونی کۆرۆنا و لەگەڵ بوونی کۆرۆناشە. بۆ مەبەستە لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەکە دوێن و کۆمەڵێک میوانی تریشمان هەیە. سەرەتا بە ئەنیمێشنیشی مناڵان دەست پێکەین و هەوڵەدەین ئەم بەرنامەیەشتان بۆ پڕکەین لە ئەنیمێشنی مناڵانە بۆی هەم بۆ خۆتان و هەم بۆ مناڵەکانتان وەک هەمیشە زۆرترین زانیاریتان بە بەرزترین تەکنیک و بە ئاسانترین شێواز پێشکەش بکەین. سڵاو، من ناوم ڤایرۆسی کۆرۆنایە. دڵنیام لەوەی پێشتر ناوی منتان بیستووە، بەڵام لەوانەیە زانیاری زۆرتان نەبێت لەسەر من زۆر بچووکم. تەنانەت ئەگەر مایکرۆسکۆپیش بەکاربێنن ناتوانن من ببینن. من ژمارەم ئێجگار زۆرە و بە سەدان ملیۆن دانەی وەکو من هەیە. ڤایرۆسەکانی وەکو من لە هەموو جیهاندا بوونیان هەیە. زۆرێک لە ئێمە لەسەر پێستی مرۆڤ دەژین، یان لەسەر جلوبەرێک یان لەسەر یاریەکانی مناڵان. زۆرێک لەم ڤایرۆسانەش هیچ زیانێکیان نییە، بەڵام هەندێکمان وەکو ئامۆزاکانم ڤایرۆسەکانی هەڵامەت و فلو سەرما هەندێک جار دەبێتە هۆی ئەوەی کە مرۆڤ کەمێک نەخۆش بخەن. منیش دەبمە هۆی نەخۆشی بۆ خەڵک و کاتێک کەسێک نەخۆشەخەم تووشی نەخۆشیەک دەبێت کە پێی دەوترێت کۆڤید-19. لە ئێستادا من بوومەتە باسی نێ و هەموو هەواڵەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە جیهاندا. بۆیە پێویستە زۆر بەهێمنی و هەستیاری بمێنمەوە لەم کاتەدا. لەوانەیە ئێوەش چەندین باس و چیرۆکی خراپتان لەسەر من بیست بێت لە ڕێگەی هاوڕێکانتانەوە یان لە ڕێگەی ئینتەرنێتەوە. بۆیە ڕێگە بدەن لە ڕێگەی هەندێک ڕاستیەوە بە تەواوی خۆمتان پێ بناسێنم. من زۆر حەزم لە گەشەکردن و جوڵەیە. لە کەسێکەوە دەچم بۆ کەسێکی تر لە ڕێگەی کۆکۆ و پژمە و دەزلێتانەوە. کاتێکیش سەردانی تۆ ئەەکەم لەوانەیە وات لێ بکەم کە هەست بە تاو گەرمای جەستە بکەیت و دەست بکەیت بە کۆکین. من ئەزانم کە ئەم شتانە هیچ خۆش نین و لەوانەیە وا لە کەسەکە بکەم کە زۆر هەست بە ئازار و نەخۆشی بکات، بەڵام ئەوەش بزانن کە زۆر نامێنمەوە و ئیتر هەمووتان هەست بە باشی و سەلامەتیەکەن. بۆ ئەوەی دڵنیابیت لە تەندروستی خۆت و کەسانی چواردەورت هەمیشە دڵنیابە لەوەی کە بەردەوام دەستەکانت بە ئاو و سابوون بشوێت بۆ ماوەی 20 چرکە. لە کاتی پژمین و کۆکەدا دەمولوتت داپۆشە بە کلینێکە زیان ئەگەر نەبوو بە قۆڵی خۆت. هەوڵ بدە بە هیچ شێوەیەک دەست نەیت لە چاوەکانت و دەم و ڕوخسارت. بە هیچ شێوەیەک دەست مەدە لا کەسانی تر، واتە دوور بکەورەوە لە تەوقەکردن و لە باوەشگرتنی کەسانی تر. ئەوەشت لەبیر بێت کەسانی بەتەمەن زیاتر ئەگەری توشبوونیانەیە بە نەخۆشی کاتێک کە منە بینن. هەر بۆیە ئەگەر ئەتەوێت باپیر و داپیرە و هەموو خۆشەویستانی ترت لە نەخۆشی بپارێزی ئەوە دەبێت زۆر وریابیت. ئەگەر هەستت بە گەرمی و تاکرد یان کۆکت هەبوو یەکسەر کەسانی چواردەورت ئاگادار بکەرەوە. ئەگەر تۆ ئەم ئامۆژگاریە جێبەجێ بکەیت ئەوە بۆ هەمیشە من دوورە بملێتان و خەڵکێکی کەمتریش تووشی نەخۆشیەکە ئەبن. بۆ تۆمارکردنی مەڵقەی چارە هاتوونێتە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵان بۆ لەبەرەوەی کە
کۆرۆنا نەخۆشیەکە کە هەمومان نەزانین چەندێک بڵاو بۆتەوە لە بڵاوەکەی لەوای تر لە مانگی سێوە ڕێکخراوی تەندروستی جیهانی ناوەکەی گۆڕی بە پەتا. ئێستا بۆ بە پەتا و لاوان هێنە کەس بڵێن لە پەتای وەرزیش زیاترە و ئەڵقەی پێشوش باسمان کرد کە چۆن دەتوانین پەتای وەرزی کۆرۆنا لە یەکجیا بکەینەوە. بەڵام ئەمڕۆ و ئەم ئەڵقەی چارە تەنها تایبەتە بێت بە تیشی خستنە سەر کۆرۆنا لە مناڵانە. بۆ مەبەستە بە سوپاسەوە میوانداری بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵا ئیسماعیلەکەین کە پزیشکی پسپۆڕی مناڵان و یان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و تازە لەدایکبووان و لە هەمان کاتە بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵانی فێرکاریە لە سلێمانی. دکتۆر بەسپاسەوە کە لە کاتی نۆژەنکردنەوەی نەخۆشخانەکە و لە سەرقاڵی هەموو شتێکە ئێمە ئەم کاتە لە تۆگرین. ئەمە لێەوە دەست پێ بکەم پێش چەند مانگێک جەنابەت دەست دە کارکێشانەوە ڕاگەیان لە بەڕێوەبەری نەخۆشخانەی و ئەو گلەیە کە گلەی هەر هەمومان بوو وەکو هاوڵاتیان یەکەم جار اینجا وەکو دایک و باوک اینجا وەکو پزیشکان کە ئەم نەخۆشخانەیەکە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵانی فێرکاریە لە ئاستی چاوەڕوانەکانی سلێمانیان نییە و بۆ ئەوە نییە کە خزمەتی مناڵانی سلێمانی بکات لەو ئاستایانە. ئێستا جەنابەت وەکو بەڕێوەبەر دووبارە بەردەوامی و ئابینم کە خەریکی نێوژۆنکردنەوەن پێم بڵێ ئێستەی نەخۆشخانەکە لەکوایە و چەند مانگی داهاتوو بە شۆگە. من سەرەتا سوپاسان دەکەم بەخێر بێن بەڕاستی پرسیارێکی جوان بوو. من بۆ ئەو کاتە بۆ دەسم لە کار کێشەوە تاوان هەر کاتێک کە یەکێک ئیدارەیە وەرەگرێ ئامانجێکی هەیە هەر کاتێک هەستێکەوە ئامانجۆنا پێکی بەدڵنیایەوە باشترە واز بینیت یا خودڕێگەی تر تاقی بکەیتەوە بۆ گەیشتن بۆ ئامانجی ئەمە ئەوەندەی کە بەرەو پێشبردننی ئاستی هەمزانستی وە خزمەتگوزاری لەو نەخۆشخانەیە بۆ ئەوە ئامانجیۆنی کەم لەسەر کورسیە دابنیشم یان نا وێ لەو کاتێ هەستمە کرد کە خزخانەکە چۆڵ بوو خۆ دەزانی بەشێکی زۆری مانی گرت بوو نەخۆش مناڵ لە بەرچاوی ئێمە یانی لا دەستەیە لەو کاتەیە من هیچ شتێکی وان بۆ ناکرا هەستمە کرد ئەوەی کە بەشێک لە پزیشکان و بەشێک لە کارمەندانی تەندروستی ئەوەی کە گرنگی ئەدرا بە نەخۆشخانە ئەهلیەکان بە شوێ گرنگی بۆ نەخۆشخانەیە ئێمە نادرا و حکوومەتیش بەڕاستی بە هیچ شێوێک لە ئاستی چاوەڕوانی ئێمەدا نەبوو لەو کاتەی کە موچەی پزیشکان و کارمەندانی دابی ناکرد و لە هەمان کاتە لە ئاستی خزمەتگوزاری هاوکارێکی ئەوتۆی ناکردین بۆیە من ئەو مۆکاتێکی فشار بەکارهێنا بەڕاستی لەگەڵەوە شاوم کە دەست لە کار بکەشم و ئەگەر بەدەنگەوە هاتنی جددی نەبێت بۆی کە لە پرۆسەکە بەرداوام بم بە سوپاسەوە هەم بەڕێوەبەری گشت تەندروستی و هەم کۆمەڵێکی خەڵکی زۆر دڵسۆ ساتن بەدەنگمانەوە و لەو کاتەوە بڕارماندا کە بەردەوام بین وەکەوەی کە ئێستا خۆتان ئەزانن نەخۆشخانەکە سوپاس بۆخوا لاستێکی زۆر باشدایە و لە ڕووی نۆژەنکردنەوە و لە ڕووی کڕینی ئامێروانە و بەردەوامین و چاوەڕوانەکەی ئینشەڵا لە مانگەکانی داهاتووە زۆر بەرەو پێشتر بڕوا چونکە هەم نۆژەنکردنەوەکە تەواو بێت هەمەوەی کە کۆمەڵک ئامێری زۆر باش و پێشکەوتومان بووێت و ئامادەبین بە هەموو شێوەکە چەند ئێستاش لە ئامادە باشیەکەین زۆر لە توانەمان لە پێش توانای دەستپێکردنی نۆژەنکردنەوەکە زیاترە بەڵام بە دڵنیایەوە بە تەواوبوونی ئەو بەشانەی کە دەستمان پێکردو بۆ دروستکردنی و هەمڕوان نۆژەنکردنەوەی توانەمانە بێ بەهێندەونی و حتا نزیکە بێتەوە لە دوو ئەوەنە بۆیە چاوەڕوانەکەین کە لە ئاست سلێمانیا بێت و بتوانێت کە پێداویستیەکانی منداڵانی سلێمانی دابین بکات. بۆ بەهار یاخود بۆ هاوینی ساڵی 2021 خوا نەخواستە مناڵی من یا مناڵی هەر کەسێکی تر نەخۆش کەوت بۆ ئەو کاتە ئەتوانی بڵێ نەخۆشخانەکە بای ئەوە کە مناڵەکانمان بینین و لێرە ئەگەر پێویستیان بە خستن بوو لێرە بیان خین خۆی لێساشا تقریبا پێشتر 3 نوهەمی لە ئیشکردنە بوو لێسا 2 نوهەمی تەواو بۆ بەشێکی تریشمان کە تازە کردومانەتەوە هەر لە کارکردنە لەم 4-5 ڕۆژێ ئەم نوهەمێکی ئێستا شتیان نەکرێتەوە چون نۆژەنکردنەوەکەی تەواو بۆ کەواتە ئێمە بە 4-5 ڕۆژتر دەچینە لە پێش نۆژەنکردنەوەکە ئەبین بەڵام لە بەهارە من مژدەتان ئێمە لە بەهارە دڵنیاتانەکەم لەوانەیە هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی و تایبەتیش لە کوردستانیشە نەک لە سلێمانە لە هیچ شوێنەکان نەبێت بەقەت ئەم نەخۆشخانەیە هەم جوانتر بێت و هەم خزمەتگوزاری باشتر پێشکەش بکات دڵاتانەکەم و ئینشەڵا لە ئاست چاوەڕوانی ئێوەی بەڕێز و هەموو خەڵکی سلێمانی شابێت. باش پێش بچینە بابەتی کۆرۆنا دووبارە بۆ ئێمە زۆر گرنگە کە کەرتی حکومی بەرەو پێشەوە بڕا لە بەرەوەی کە هەمیشە لە سەر تاسەری دنیا گرنگی بە هەژارەکانە درێ بۆی کە ئەو نێوانەی یاخود ئەو گاپەی ئەو بۆشایی کە لە نێوانی هەژار و دەوڵەمەنە هەیە هەتا بتوانرێت کەم بکرێت و هەرگیز داناخرێت لە هیچ شوێنێکی دنیا بە درێژایی مێژوو بەڵام هەمیشە وڵە درێ بە تایبەتی مناڵ کە گوناحیەوەی نییە کە لە دایک و باوکێکی هەژار لە دایک بوو و شانازیش نییە کە لە دایک و باوکێکی دەوڵەمەند لە دایک بووە تەنها مەسەلەی چانس و قەدەرەکە لێوە لە دایکە بێ. لە شوێنەکانی تری کوردستان ناوانێ بیست بێتمان کە کەرت و حکومی هێواش یاش بەرەو داڕوخانە ڕوا بەڵام بە قسەکانی ئێستا تۆ باسیەوەکەی کە ئەم نەخۆشخانەی بە باشترین لە کوردستانە ئینشاءالله ئەمە چه عەسایەکی سەحریەکەوە کە حکومەت لە سلێمانی هەموو ئیشە بکات بەڵام لە شوێنی تراوانە ئەمە تەنها کاری حکومەتە یاخود خێرخواز و کۆمپانیای ئەهلی و
کۆمپانیەکانی تری پەیوەندیدار بە کاروباری مناڵان وەکو هاوکاری بێ بەرامبەر لەگەڵتان هاتۆتە پێشەوە. خۆی من ئەبێ زۆر سوپاسی هەموو خەڵکە دڵسۆزە بکەم کە بەڕاستی هاوکارمان بوون لێرە کەمترین یعنی ئەتوانم بڵێم لە ستا 20 و ئیشانی کێکراوە لەلایەن حکوومەتەوە کراوە لە ساشتای لایەن خەڵکی دڵسۆز و منداڵ بڵین منداڵ خۆشەویستی ئەم شارەیە کراوە بەڕاستی سیرکەی کە ئێمە تەنها ئەم هەموو نهۆمی خواردنمان حکوومەتەی کات نۆژەنکردنەوەکەی کە تا ئێستاش بەداخەوە لە چاوەڕوانی ڕاگررتنی سلفەیە کە پێشتر سلفەیەکمان تاوەرگرت بۆ ئەم دوهۆمە کاتێکی زۆری ویست ئێساش ئەگەر کێشەمان بۆ دروست نەکرێت ئەم سلفانەی ترمان بۆ سەر بکرێت لەوانەیە 15-20 ڕۆژی ترە نهۆمەکەی تریش تەواو بێت بەڵام ئیشەکانی تر سیرکەیت زۆرترینی ئیش لەلایەن خەڵکی دڵسۆزی ئەم شارە دەوڵەمەندی ئەم شارە کراوە ڕاستی من ئەمەوێت زۆر سوپاسیان کەم کە زۆر بە دڵسۆزانە بەدەنگمانەوە هاتن و هاوکارمان بوون و پرۆژەی زۆ گەوریان بۆ کردین پرۆژەی تایە لەوانەیە نزیکە بێتەوە لە 500,000 دلار کە بۆ ئەم نەخۆشخانەیە کە ئەکرێت لە دەرەوە کە ئەیبینن بینایەکی سێنەهۆمە کە خۆی نەخۆشخانەیەکی تەواوە بێت بەڕاستی ئەمانەی کە کراوە من نزیکەی بای 1,700,000 بۆ 1,800,000 دلارە کە بۆم نەخۆشخانەی تا ئێستا کراوە لەو بڕە تەنها نزیکی 180,000 دلاری حکوومەتە ئەوەی تری هەمووی خەڵکی دڵسۆزی و پارەداری ئەم شارەیە. سوپاس بۆ دڵسۆزانی مرۆڤایەتی هیوادارین ئەوەی کە ئێوە لە خزمەتی نەخۆشی مناڵی خەڵکە سەرفیەکەن خوابیکە بە پارێزەرێک درێک بۆ مناڵی ئێوە و مناڵی ئێمە و ئێوەش قەت نەخۆش نەبێ و دەینەوە سەر باسی کۆرۆنا. سەرەتا لەگەڵ دەرکەوتنی کۆرۆنا یاخود لەگەڵ ڕاگەیاندنی لە کۆتایی مانگی 12 ساڵی 2020 و لە سەرەتاکانی ساڵی 2019 کە ڕاگەیاندراوە لە سەرەتاکانی ساڵی 2020 باس لەوا کرا کە کۆرۆنایان تووشی مناڵ نابێت یاخود مناڵ بە ئاسانی ئەیگرێت بەڵام هێواش هەتا باسیەوە کرا کە لە هاوینە ئەم نەخۆشی ئێزگار خاوە بێتەوە بەڵام هەمومان لە ڕێی داتە زانستیەکانەوە بینیمان لە هاوینی ساڵی 2020 نەک نەخۆشیەکە بەرەو خوارەوە نهات بەڵکو کێروی نەخۆشیەکە زیاتر سەرکەوتە سەرەوە و لەگەڵ پاییز و زستانیشا لەوە چه خراپتر ببێ ئەوەی کە چاوەڕوان نەکرێت ئەوەش دەرکەوت کە مناڵ نەک تووشی ئەم نەخۆشیە نابێ بەڵکو مناڵی تازە لەدایک بوو یەک ڕۆژە تووشە بێ و ئەگەری مردنی مناڵانیش زۆرە. ئێستا وەکو پزیشکیشی پسپۆڕی مناڵان و تازە لەدایک بوون و بەڕێوەبەر نەخۆشخانەی کە زۆرتری مناڵ ڕوویتەیەکە چیمان پێڵەی لە کۆرۆنا لە مناڵانە؟ خۆی سەرەتا ڕێگوەگە قسەی بەڕێستان کەوت وا بڵاو ببووە کە مناڵ بە هەر ناگرێت خەڵکی ئێمە خۆی ڕێگواتێکگەیشت و کە مناڵ هەر ناگرێت ئیتر ئێمە سەرەتاش بڵاومان کردەوە کە بە خۆشحاڵیەوە مناڵ کەمتر ئەیگرێ و بە سوکتر ئەیگرێەوە حاڵەتی گیان لەدەستدان زۆر کەمە بەڵام ئەم ڕێژەیە لە هەموو دنیا وا بوو ئەوە نەبوو کە هەر توش نەبێت تاوان پێشتریش باس کراوە کە لە ستادەی کۆی توشبووان لە مناڵانن بەڵام ئێستا ئەم ڕێژەیە لە هەموو دنیا بەرز بۆتەوە بۆ لە سا 16 لەوانەیە ئەم ئاماری کە باسی یەکەمی 15-20 ڕۆژ پێشستا بەس لەوانەیە ئێستا زیاتریش بێت تاوان ڕێژی توشبووان لە مناڵانە زۆر زیایی کردووە تۆ گەر ڕێژە باسکی کە بڵێ لە سا 16 لە سا 20 لە مناڵانەیە کاتێک کە کۆی ڕێژی کۆی توشبووان زیاد دەکات تاوان ئەم ڕێژەی مناڵانیش زیاکە پێشتر لەبەر ئەم ڤایرۆسە تازە بوو بەڕاستی لە کەوتەکانی نازانرا بەڵام ئێستا گەر سیر بکەین کۆمەڵە لە کەوتەی خراپیشی هەیە لە مناڵان شارڕۆیەوە گیان لە دەستدانی شەیە لە شارەکەی خۆشمانە گیان لە دەستدانە هەبووە یعنی چەندی مناڵمان هەبوو بەڵام هەموو ئەو مناڵانی کە گیانیان لە دەستداوە نەخۆشی تری قورسیان هەبووە یعنی تا ئێستا هیچ مناڵێکمان نەبووە کە هیچ نەخۆشیێکی لەگەڵا نەبێت و بە کۆڕۆنا تەنها بە کۆڕۆنا گیان لە دەست بە ئێمە تەمەنا ئەکەین کە لە داهاتووشە ئەوانی کە نەخۆشی درێژخایانیشان هەیە گیان لە دەست نەدەن بەڵام چاوەڕوان نەکرێەوە ئەبێ خۆمان ئامادە بکەین بۆم حاڵەتە چونکە ناکرێت ئێمە تەنها چاوەڕێی ئەو بنشتەکە ڕووبات اینجا ئێمە خەبەرمان بێتەوە ئێمە پێشەوەی کە ئەم شتە ڕووبات ئەبێ خۆمان ئامادە بکەین لەوانەیە ئەم پەتایە بە قورسی بێت و لە مناڵانیش بە قورسی ڕۆ خۆتەزانی بەردەوام زنجیری تازەی ئەم ڤایرۆس هەڵەن چەندین جۆری هەیە لەوانەیە جۆری وای تیا بێت کە لە مناڵانە بە قورسی بگرێت بۆیە ئێمە خۆمان ئامادە بکەین بەڵام حاڵەتەکانی تر کە بە مناڵ بەڕە بە مناڵ هەیە بە قورسی گرتوویەتی و مەترسی بۆ سەر دروست کردووە من چەندین نەخۆشم هەیە کە حاڵەتەکانیان قورسە و چارەسەر وەرەگرن و هەنێکیان باش بوون هەنێکیان تا ئێستا لە چارەسەران حاڵەتەکان هیەوە نیە جارە لە نەخۆشخانە داخڵ بکرێن لەوانەیە ئەو لێکەوتانی کە لە گەورەیە ڕوادات وەکو بەرزبوونەوەی ئەم دیدای مەروانە مەترسی لەسەر خوێن خەزبوونەوەیان جاخود جەڵدەی سیەکانیان نەخود جەڵدە لە شوێنی ترە لە مناڵان شاوە گەرەی هەیە ڕاستە کەمە لە چاو گەورەیە بەڵام بەڵێ ئەگەری هەیە مناڵیش بە قورسی بگرێت ئەگەری هەیە مناڵیش گیان لە دەستبات و ئەگەری هەیە ڕێژەی توشبوونی مناڵانیش لەسەر ئاسی هەموو دنیا برز بێتەوە بەڵام یەک شت هەیە لە دنیاە لەبەرەوەی لە زۆربەی وڵاتەکان زۆر پەرۆشی پرۆسەی خوێندن و پەروەردەن زۆر جار هەیە شتەکە شارنەوە ئەم حاڵەتە ئەنەوێت بە سوکتتر نیشانی خەڵک بن بۆی کە پرۆسی پەروەردە و فێرکردن پەکینەکەی بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە لەبەرەوەی کەمتر خەمی
پرۆسی پەروەردە و فێرکردنەوە لەبەر ئەوەی کە نەخۆشخانەکانیشمان لەوەن لە ئاسی پێویستیانە بێ بۆیە سیرەکەی ناچارە بین خەڵکەمان ئەگادار بکەینەوە چون خەڵکی ئێمە هۆشیاریشی کەمە بۆی کە خۆپارێزی بکە بۆیە ئەبێ مەترسیەکە بە قورستر وەربگرین سیرەکەی لە جاتیەوەی کە خۆپارێزی بکرێ پرۆسی خوێندن و پەروەردە پەکی کەوت و لە هەمان کادا چاوەڕێ ئەکرێت زۆر شوێنی تردا بخرێت و لە خۆتەزانی لە ئێستا لەبەرەوەی لە وڵاتی خۆمانە باری ئابووریش لە بارودۆخێکی زۆر خراپە تەنانەت ناتوانرێ هەنگاوەکانی خۆپارێزی شتون و تۆڵ بکرێتەوە بۆیە بەڕاستی ئەمانە هەمووی مەترسین بۆ سەر پرۆسەی خۆپارێزی و ڕێگەگرتن لە زیاتر بڵاوبوونەوەی کۆڕۆنا هەم لە ناو گەورانەوە هەم لە ناو مناڵانە. جا لە مەسەلەکەی خۆپارێزیەکە وەک هەمیشە بۆمان باس کردوون پۆشین دەمامک گرنگترین کارە و باشترین ڤاکسینە باشترین مێکوتەیە بەڵام بۆ من و دکتۆر پشدەر ئێستا پێمانەوە نیە چونکە دووری کۆمەڵاتیمان پاراستۆ لە نێوانی هەردووکمانە و جگەلەوە ژوورەکە هەواکەی کراوەتەوە و هاتوو چۆکە بەڵام برانی کارمەند لە پشتی کامێراوە ئەوان دەمامکیان پۆشی و ئێمەش هەتاوەکو ساتی دەستپێکردنی چاوپێکەوتنەکە دەمامکمان پێوە بە پرسیاری کۆتایی ئەم بەشەم لێرایە دکتۆر بۆ پشکنینی دەستنیشانکردنی کۆرۆنا ئێمە ئەڵقی پێشومان تایبەت بوو بە هەموو شوێنە حکوومەکانی تری پەیوەندیدار بەم بابەتەوە هەر لە کلینیکی عەلی ناجی لە ئاسا و لە نەخۆشخانەی تاهیروالی لە سەرچنار کە خەڵک بە سەنتەری کۆرۆناکەی سەرچنار زیاترەی ناسێ بۆ دەستنیشانکردنی کۆرۆنا لە مناڵانە لە ئێستا نەخۆشخانەی مناڵانی سلێمانی توانای ئەو پشکنینەی هەیە یاخود نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی مناڵان لە سلێمانی نەخێر نیمانە تەوانێ ئێمە سامپڵەکە وەرەگرین بۆ شوێنی تایبەت لە دوایەوە لێ وەرەگیریە بەڵام ئێمە خۆ دەزانی ئەو ماوەیە تەنانەت پشکنینەکە لە سلێمانی زۆ کەم بۆ هەموو خەڵکی گەورەش ناکرا ئێمە لەبەرەوەی حاڵەتەکە لە مناڵانە بەو ڕێژە زۆری گەورە نییە بۆیە ئێمە نەهاتوین ئەمە لە ناو نەخۆشخانەکەی خۆمانە بەڕاستی دابین بکرێت چونکە لۆدێکی زۆ زیاتر دروستە بێ لەوانەیە وا بکەین حەقی گەورەکان بخۆین نەک ئەوەی کە حەقی مناڵ ئێستا زۆر پێویست بێت زۆر پێداگیری بکەین ئێمە تەنانەت لەو کاتێک کە بڵاویشمان کردەوە کە ڕێگەشەی توشبوونی مناڵان زیاکە بەداخەوە خوێندنەوەیەکی زۆر هەڵەی بۆ کرا خەڵک زۆر جارەی وت ئەمە بان قەسواکان ئەیانەوێ مەکتەبدا بخرێ ئەیانەوێ بۆ نمونە هەندێک کەس وا بیریە کردەوە لێکدانەوەیەکی هەڵەی بۆ کرد ئەیان وت ئەمانە ئەیانەوێت سەردانی کلینیکە تایبەتەکانیان بکەن ئاگیان لەوە نەبوو کە ئێمە خەمێکی زۆر لەوە گەورەترمان هەیە بەڕاستی ئێمە خەمی ئەومان هەیە کە چەندین نەخۆش چەندین خێزان بەهۆی مناڵەکەیانەوە توش بوون چونکە مناڵ گوێزەرەوەیەکی زۆر خراپە بۆی کە نەخۆشەکە بگوازرێتەوە بۆ گەورەکان بووە ئێمە چەندین خێزانمان هەیە تەنانەت گیان لە دەستانیان هەیە لە گەورەکانە بۆی کە مناڵەکەی بۆی گواستونێتەوە بۆیە ئێمە ئەم ترسە گەورەیەمان هەبوو لە هەمان کاتدا بەڕاستی لێ ناشارمەوە وە کاتێکی فشار بەکارم هێنا بۆی کە پرۆزەی ڕۆژنگرنەوە زۆر خێراترکەین چونکە لە چاوەڕوانی هاتنی شەپۆلێکی زۆر توندی هەم ئەنفلۆنزا هەم کۆڕۆنا هەم پەتای وەرزیە بووین لە مناڵانە ئەوەی کە پار ڕوویان نامەوێت ئەم ساڵ ڕووباتەوە چونکە پار لە باردۆخێکی زۆر خراپە بووین ڕۆژنکردنەوەمان دەستی پێکرد بوو کەچی ڕۆژانە نزیکی 160 نەخۆش لای ئێمە داخڵە بوو تەنانەت ئەو کاتانە خەڵک لەوانەیە بیری نەماوە چونکە یەکێک لە کێشە گەورەکانی ئێمە لە ناو کووردا شتی زۆر بیرەچێتەوە هەرگیز خۆ ئامادەکاری ناکات تا ئەو کاتێک کە چێتە ناو کارەساتەکەەوە بەڵام من هەرگیز پارم بیر نەچۆتەوە بۆیە هەمیشە هەوڵم داوە ئامادەکاری تەواو بکەم هەمیشە ئامادەکاریەوە بکەم کە ڕۆژانە حاڵەتێکی زۆر ڕوومان تێکات و پار چەندین مناڵ زۆر لە کۆڕۆنا زیاتر بە ئینفلۆنزا ئەگەر پار ئینفلۆنزا بوو بێت تاوان چونکە تا ئێستا دڵنیانین ئەگەر ئەوەیە کۆڕۆنا بوو بێ پار چەندین مناڵ ڕۆژانە چەند مناڵێک یان لە دەستەیە بۆی ئەم پەتا قورسەوە بەڕاستی بۆیە ئێمە هەموو هەوڵێکمادا هەم بۆی کاتی فشار بەکاری بێنم لە ئامادەباشیە بم چۆ من لە ئیدارەیەم ئیدارە ئیشی ئەوەیە کە ئامادەکاری بکات پێشەوەی کارەسەر ڕووبە ئێمە نابێ گوێلەوە بگرین کە خەڵک چی ئەڵیان نا چونکە ئێمە سپێنێ لە کۆتایە ئێمە بەرپرسین لە ژیان و گوزەرانی مناڵانی ئەم شارە اینجا ئەمە زۆر گرنگە دەربارەی نیشانەکان لە مناڵانە لە بەشی دومی بەرنامەکە لەگەڵ دکتۆر پشدەر باسیەکەین و ئەشمێ پرسیاری ئەوە بکەم کە هەڵبەتەوە لە بەشی دووەما کە مناڵ لە شتەمەنێکەوە دەمامک بپۆشێ کەی دەمامک پۆشێ کام مناڵان دەمام پۆشن بەڵام ئەوەی کە پرسیاری من و پرسیاری ئێوەشە ئەوەیە کە بۆچی پشکنینی کۆرۆنا بەراورد بە پشکنینەکانی تر نرخەکەی ئێجگار گرانە بە لێگانەوەی خەڵکو و بە پرسیاری خەڵکو چکە بەردەوام گازندەی خەڵکە لەم بابەتەجا ئێمە ئەڵقی پێشوو لە خەستەخانە حکوومیەکان بووین ئەم ئەڵقەیە کەمێکە وەستین ئەچینە شوێنێکی ئەهلی بەڵام بۆ ڕەکلامکردن ناتەنها بۆی کە باس لەوە بکات کە نمونەیەکی لووت کە وەرئەگیرێت چۆن ئەم نمونێ و بە چ پرۆسەیەکە ئەڕۆ هەتاوەکو دەرەنجامی پشکنینی کۆرۆنا دەرەچێ و ئەو ئامرانی کە کراوە چ جای بۆ حکومەت بێ یاخود چ جای لە شوێن ئەهلیەکان بێ چەندی تێچووە و چ بارگرانیەشی داراییە هەم لەسەر حکومەت و هەم لەسەر شوێنە ئەهلیەکان و دوجاری لەسەر ئێمە چکوێ من کە بە دووبارە پارە بینەوە بە پشکنینەکان پاشەوە گەڕێن و خزمەتتان بۆی پرسیار لە دکتۆر پشدەر بکەمەوە دەربارەی شتەکانی تر لەگەڵمانە من.
تاقیگەکەمانە ئەم نمونانەی کە لە کەسەکان وەرەگیرێ ئەمە یەکێکە لە سامپڵەکان کە لە بەردەستمانەیە نازۆفارەنج جەڵسوابی پێڵێن کە لە ڕێگەی لوتەوە وەرەگیرێ نەک لە ڕێگەی خوێنەوە ئەمە دانێکی پاکە بەدەستمەوە هێشتا بەکار نهاتوە ئەم نمونەیە لە لوتی نەخۆشەکە لە ژوورێکی تایبەت وەرەگیرێ دواتر دوای داخستنەوەی ئەهێنرێت بۆ تاقیگەکەمان بۆ ئیشکردن بەڵام تەنها نمونونەکەیەتە ژوورەوە نەخۆش بە هیچ زۆرێک بۆی نیێبێتە ئەم ژوور فەرموو ژوورەکەمانە دوای ئەوەی ڕۆژانە سامپڵەکانمان کۆ ئەەکەینەوە لە ناو سەلاجەیەکی ئاسایی دایئەنین هی هەمان ڕۆژ ڕۆژانە گریمان سامپڵەکانمان ئەگاتە دەدانە بۆ 15 دانە لێرە کە سامپڵەکانمان کۆ کردەوە دەست بە عملیەی ئەکستراکشن ئەەکەین ئەمڕۆ ئێمە لەبەر ئەوەی کە ئێستا کاتی کارکردنمان نییە بەجلی ئاساییەوە هاتووینەتە ژوورەوە بەڵام لە کاتی ئیشکردنا ئەبێ پرۆتێکشنی تاوامان کردبێ و سەدرریەمان لەبەرابێ و دەستکێش و ماسک و فەیسشێڵد و هەموو شتێکمان پێوە بێ بۆ ئەم ژوورە بۆ ئیشکردنمان ئەم جیهازانەی کە بەکاری ئەهێنین دوو جیهازی فول ئۆتۆلیتدمان هەیە کەواتە کەمترین یان بە بڵین ئیشی دەستی تیان نییە بۆ عملیەی ڤایرال ئەکستراکشنەکە لێرە ترشەڵۆکی ناوکەکەی ڤایرەسەکە جیا ئەەکەینەوە بۆ ئەوی بتوانین لە خەتۆی داهاتووە لە عملیەی PCR بتوانین ئیشی لەسەر بکەین ئەم کتانەی کە بەکاری ئێنین چەند بابەتێکە هەر جیهازێک و کتی تایبەت بەخۆی هەیە کە توانین بەکاری بهێنین بۆ عملیەی ئەکستراکشنەکەمان لێرەیە ئەتوانین ناو جیهازەکە ببینین ئەم جیهازە ستریپی تایبەت بەخۆی هەیە لەگەڵ هەموو ئەو مەوادانەی کە پێویستە بۆ جیاکردنەوەی ترشەڵۆکی ناوکی ڤایرەسەکەمان کە بەکاری هێنین لێرە دوای ئەوە پرۆگرامی تایبەت بەخۆی هەیە پرۆگرامەکەی ئەدەی تێ لەگەڵیا هەر ڤایرالێک و پرۆگرامێکی تایبەت بەخۆی هەیە ئەم جیهازە نزیکەی سەعاتێکی پێچێت تاوەکو ئەم ئیشەمان بە تەواوەتی بۆ جێبەجێیەکە سامپڵەکانمان ئامادەکردنی لە ناو کابینەیەکی سەلامەتیایە کە پێوترە سەیفتی کابینێت پێویستە کلاس 2 بێ بۆ ئەوەی ئەو هەوایی کە لە ناو ئەم کابینەیە هەیە بە هیچ نەوعێت تێکەڵی هەوای دەرەوە نابێت لێرە کە هەیە کە نێگەتیڤ پرێژەرە هەم شێوەی سامپڵەکان لە ناو ئێرە ئامادە ئەکرێت ئەم سامپڵانە بەو شێوەیە لە ناو ئێرە ئامادە ئەکرێن کە نرخی جیهازەکان بەڕاستی زۆر گرانن بۆ هەر کامێکیان چ بێتە سەر ئەم سەیفتی کابینێتە و چ بێتە سەر جیهازی ئەکستراکشنەکانیشە بێزگەلەوەی کە کتەکانیش کە بە هەمان شێوە نرخیان زۆر گرانە کە بەکارەهێنرێت لێرە هیچ هەوایەکی ناوەوە نایەتە دەرەوە لەبەرەوە ڕێژەی بڵاوبوونەوەی ڤایرەسەکە بە شێوەیەکی بەرچاو زۆر کەمە بێتەوە بۆ سەلامەتی ئەو کەسەی کە لێرە ئیشەکات و بۆ ژوورەکەش کە لە کۆنتامینیشن نەمان پارێزێت لێرە کە هەیە دوای ئەوەی کە ئیشەکانمان لێرە تەواو بوو کە ئەکستراکشنی ڤایرەسەکەیە سامپڵەکانمان کۆکەینەوە ئەیبین بۆ ژووری تایبەت کە ژووری PCRە بۆ ئەوەی بتوانین دیتێکشنی ڤایرەسەکە بکەین ئەم ژوورەمان هەیە کە لێرەوە ژووری PCRە ئەمە ژووری PCRەکەمانە لێرەش بە هەمان شێوە سەیفتی کابینێتێکمان هەیە بۆ ئامادەکردنی ئەم سامپڵانەی کە پێویستە ئیشی PCRەکەی لەسەر بکەین ئەم سامپڵانەمان کە لەو دیوۆهێنا تەنها ترشەڵۆکی ناوکی ڤایرەسەکەی تایە لەبەر ئەوە ئەم حاڵەتەی کە ئێستا هەمانە لێرە هاتووە ڕێژەی توشبوون ناهێڵێت یعنی لەبەرەوەی ڤایرەسەکە نەماوە خۆی تەنها ناوکەکەیەتی هاتۆتە دەرەوە لەبەرەوە ترسی توشبوونت نییە پێی لێرە ئەم جیهازانەی کە هەمانە بۆ دیتێکشنی ڤایرەسەکەی کە هەمانە جیهازی ڕێڵتایم PCRە ئەم جیهازی ڕێڵتایم PCRەش بە هەمان شێوە نرخەکەی زۆر گرانە بە هەمان شێوە ئەو کتانەشی کە بۆی بەکارەهێنرێ بە هەمان شێوە نرخەکەی گرانە
ئەم کتەی کە ئێمە بەکاری هێنین لێرە لەم تاقیگەیەمانە کتێکی ئیتالی. ئەم کتە ئیتالیە بەلایەنی کەمەوە 2 جین لە ڤایرۆسەکەمان بۆ ئۆدۆزێتەوە لەبەر ئەوە ڕێژەی با بڵێن فالس نێگەتیڤ کە هەیە یان فالس پۆزیتیڤ کە هەیە هەردووچیان هەردوو حاڵەتەکە زۆر کەم ئەکاتەوە چکە تۆ وەک ئەوە وایە 2 جار هەمان تێستت بۆ هەمان نەخۆش کردبێتەوە لەبەر ئەوە بە ڕێژەیەکی بەرچاو و کاریگەر ڕێژەنەرێنیەکان لا ئەباد لێرە. هەردوو ئامێرەکەی کە بەکارێنین ڕێڵتایم PCRە یەک جیاوازیان هەیە ئەمە پێوترێ پلێت تایپ ئەمە پێوترێ ڕۆتەر تایپ بەڵام بۆ هەمان مەبەست بەکارهێنرێت. یەک جیازی ترمان هەیە ئامێریشتر کۆنڤنشنال PCRە بەڵام ئەمەیان بۆ بابەتی کۆڕۆنا بەکاری ناهێنین بۆ پشکنینی تر بەکاری هێنی. ئێمە لێرە بەلایەنی کەمەوە بە 2 جین بڕیارەدەین ئەم کتەی کە هەمانە 2 جینە ئەم 2 جینە بە معنای ئەوەی کە ڕێژەی لە 109 غەڵەت کەمەکاتەوە. ئەم کەمکردنەوەی مەبەستمان ئەوەیە ئەگەر کەسێک لێرە پشکنینەکەی پۆزەتیڤ دەرچوو توانین بڵین لە 100 هیچ گومانێکی تیانە کە ئەم کەسە هەڵگری ڤایرۆسەکەیە و ئەگەر نێگەتیڤیش دەرچوو ئەتوانین بڵین نێگەتیڤە و هیچ ئیشکالێکی لە بوونی ڤایرۆسەکە لە گیانیان نیە. ئەگەر بتوانیت دەرەنجامەکانی پژمەیەک ببینیت ئەوە دەزانیت کە چەند بە ئاسانی بڵاو دەبێتەوە بە هەموو شوێنێکدا لە کاتێکدا کە لە ناو خەڵکدایت یان لەگەڵ منداڵان دایت. بەڵام لە هەمان کاتدا دەتوانیت ئەم مەترسیانە کەم بکەیتەوە بە سڕینی شوێنی پژمەکەت و بەردەوام شۆردنی دەستەکانت. لە ماڵەوە بمێنەرەوە و مەچۆ بۆ سەر کارەکەت یان قوتابخانەکەت. با کلێنسێکی پاک پژمەکەت بگرە و خۆشت و کەسانی تریش لە توشبوون بپارێزە و دڵنیا بە لەوەی کە ڤایرۆسەکە لە تۆدا دەوەستێت و ناگوازرێتەوە بۆ کەسی تر. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەربارەی پۆشینی دەمامک قۆناغ بە قۆناغ لەگەڵ کۆرۆنا ڕای جیاوازی هەبوو. سەرەتا کە نەخۆشیەکە دەرکەوت باسی لەوە کرد کە دەمامک ڕێگەگیر نییە لە گواستنەوەی ئەم نەخۆشیە و داوای لە خەڵکی هەموو جیهان کرد تەنها و کەسانە بیپۆشن کە نەخۆشن. بەڵام ئەمە بۆ چ هۆکارێکی هەبوو ئەم بابەتێکە پەیوەندی بە ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە هەیە. دوایی هێواش وای لە هاو داوای کرد کە خەڵک زیاتر دەمامک پۆشێ هەتا گەشتە قۆناغێک کە ڕێکخراوی تەندروستی جیهانی داوای کرد ئەگەر دەمامکیش بۆ ناپۆشرێ لە پێش هاتنە دەرەوە لە ماڵا بە پەڕۆیەک دەموچاوی خۆت داپۆشەکە ئێمە لە هەموو ئەو سپۆتانی کە بۆمان دروستکردن لە کورسات نیوز باسی ئەومان کە دەتوان تەنانەت جامان و سەرپۆشیش بەکاربێن بۆ داپۆشینی دەموچاوتانە بۆ ئێمە نەخۆشی لە ڕێگەی وردە تفەوە گوازرێتەوە. دکتۆر من هەتاوەکو دنیاشکە ئامادەکاریمە کرد بۆم بەرنامەیە ئەوەی ڕێکخراوی تەندروستی جیهانی هەروەکو خۆی ماوەتەوە کە ئاڵێ لە خوار 12 ساڵەوە مناڵەن دەمامک مەپۆشن لەم کۆتایە کردیان بە 6 ساڵ ئینجا وتیان لە خوار 6 ساڵەوە دەمامک مەپۆشن. قسە ڕاستەکە کامەیە چونکە خۆی مامەڵەکردنیش لەگەڵ دەمامکە ڕێوشێنی خۆی هەیە کە نەک هاوڵاتی هەندێک لەوانە کە لە بواری پزیشکی شاکارەکەن کە لەگەڵ دەمامکە نوێن ناتوان بەباشی بیکەن. قسە ڕاستەکە و بابەتە زانستی ڕاستەکە کامەیە مناڵانی خوار 6 ساڵ نەیپۆشن یان 6 ساڵ بۆ 12 ساڵ نەیپۆشن یان هەمویان بیپۆشن. هەڵبەت مەبەستم لە مناڵانە بە گشتی نەگەوانی کە نەخۆشیشی درێژخانیان هەیە. خۆی هەموو مناڵێکە لە توانایە بێت کە بەڕێگە دروستەکە بتوانێت ماسک ببەستێ توانێت ببەستێ لە هەر تەمەنێکا بێ. بەڵام ئایا ڕێکخراوی تەندروستی بۆ ئەمەی وتوە ترسی لە چیە کە مناڵی خوار 6 ساڵ بیبەستێ؟ ئایا مەترسی بۆ سەر تەندروستی دروستەکە یاخود مەترسی زیاتر گواستنەوەی کۆڕۆنا زیاترەکە؟ تۆ خۆ دەزانێت گەر ماسک بە ڕێگەیەکی تەندروست نەیبەستیت ئەگەر بە ڕێگەیەک نەیبەستیت کە ڕێگیری بکات لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لەوانەیە هۆکار بێت بۆ زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ئەی تۆ بۆ مناڵێکی خوار 6 ساڵ چۆن بێنی تێبگەینیت کە دەستی زۆر لێنەیە لە ڕووکاری دەرەوەی چونکە لەوان ڕووکاری دەرەوەی ڤایرۆسەکەی پێوە بێت چۆن دوای پەنجە لە چاو و لە لوت و لە دەمی نەبەستێت. خۆ لە وڵاتی خۆمانە حتا گەر زاری وایە بڵێ بۆ گەورەکانیش زۆر جار بیانی باشترە پێیان بڵێ ماسک مەبەسن تاوەی بیبەسن. بۆچی؟ چونکە زیاتر ئەوەی کە پەنجەی لێن کە دەستیان پێوێتی بێزەگەنەوە بەچیان بە لوتیان بەدەمیان. کێشی گەورەی ئێمە لە وڵاتی ئێمە هۆشیاری تەندروستیەکەیە کە خەڵک تەنانەت هۆشیاری لەوانەیە ئەوەی نەبێ ئەو زانستی پێ نەبێ کە چۆنیش ماسک ببەسێ. زۆر جار هەیە خۆ دەزانی هەر لە بەشی خوارەوە بەسوێتی و هەر بەمەوێتی وازانێ ئیتر ئەگەر ئەمەنەکە غەرامە ئەکرێ نازانێ مەترسی بڵاوبوونەوەکە زیاترە. کەواتە قسە ڕاستەکە ئەوەیە کە دەمام کرد پۆشی ڕێگە زانستیەکەی بزانە. ڕێگە زانستیەکەی چۆنە لە سپۆتەکانی کورسات نیوزە بۆمان باس کردو نەتوان بەردەوام بینەری کورسات نیوز بن هەم لە سۆشیال میدیا هەم لەسەر شاشەبووی کە بزان چۆن پۆشن.
ئەوەی کە گرنگە بۆی کە ڕێگانەوەی هەڵە بۆ قسەکانی جنابی دکتۆر پشدەر نەکرێت کە ئەفەرموێ ئەگەر دەمامک نازانی بپۆشی مەی پۆشە بەڵام لەگەڵا بێ دووری کۆمەڵایەتی پارێزی ئەبێ میوانی و سەردانیکردن و ڕۆشنەها هەنگ و ڕۆشنە پرسەکانیش نەکەیت هەم خۆت و هەم مناڵەکەشت ئەمە بەست لەوەی ئەگەر دەمامک ناپۆشی دووری کۆمەڵایەتی پارێزە و زوو دەسێ بشۆ بۆی کە لەگانەوەی هەڵە بۆ قسەکانی دکتۆر نەکرێت دکتۆر پێش ئەم بەشە باست لەوە کرد کە ئەو نەخۆشانی کە دەستنیشانەکردن بە کۆرۆنا نزیکی لە سا 16 بۆ 20یان مناڵن ئەگەر بە زمانی خەڵک زۆر ئاسانی بکەینەوە لە پاشەوەی کە 5 گەورە دەستنیشان کرا بە کۆرۆنا یان لە پێنجەکەیان مناڵە یان شەشەم کەسێک بە مناڵێک ڕێژەی مردن بە ئەنفلۆنزای ئاسایی بەپێی ئەوەی کە لە داتاکان ڕخراوی تەندروستی جیهانی هەیە لە سایە کەمترە بەڵام ڕێژەی مردن بە کۆرۆنای نوێ بە تێک ڕای جیهان لە سا 3.4 و تۆزێکیش بەرەو سەرەوە لە هەندێک وڵات ئەگاتە 4 و هەندێک 5 و هەندێکگاتە 10 چکە ئەمە لەو ماوەی پێشوە میوانداری دکتۆر کاروخمان کە لە وڵاتی سویدەوە کە ئەوتی لە هەندێک شوێنی سوید ئاگاتە لە سایەدا هەڵبەتەویش لەگانەوەی تری هەیە لەبەرەوەی کە پیریان زۆرە و نەخۆشی درێژخانیان زۆرە تا کۆتایەکەی بەڵام لە مناڵانە تاکو ئێستا هیچ ڕێژەیەکمان هەیە بزانین لە مناڵانە بەگشتی نەگە مناڵانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە لە مناڵانە بەگشتی ڕێژەی مردن خوا نەخواستە چەنێکە خۆی وەی کە بەپی تەمەنەکان تەبان جیاوازترە تقریبەنەوەی کە بەکوی گشتی لە مناڵانە لە سا 0.2 یعنی لە سا 0 و لە سا 2 بەڵە یعنی لە 500 کەس یەکێکیان ئەگەری مردنی هەیە یعنی لە 500 گەورەکە ئەمرێ لە 500 توش بووی مناڵە یەکێکیان ئەگەری مردنی هەیە بەڵام بۆ ئێستاە ما بەسمان لە مناڵ لە تەمەنی 0 یعنی لە یەک ڕۆژی هەتاوەکو 18 ساڵ بەڵە تا 18 ساڵی تاوان ئەمانە ئەگەر بەکۆی گشتی بە نەخۆش و بێ نەخۆش ئەوانەی کە نەخۆشیان نەبووبێت لە دنیا زۆر کەمە حاڵەتی مردن لە مناڵانە بەڵام ئەمە بۆ ئێستا ڕاستە چون خۆ دەزانی ئەم ڤایرۆسە بەردەوام لە گۆڕانکاریە هەروەک چۆن لە سەرەتای باسی ماسکت کرد بەردەوام گۆڕانکاری تیاکراوە تاوان بۆ ئەمەش بەردەوام لە گۆڕانکاریە خۆ دەزانی ئەم ڤایرۆسە لەبەری ڤایرۆسێکی تازەیە هەموو شتەکانی بەردەوام لە گۆڕانکاریە و بەردەوام زانستی تازەیەت بۆیە گرنگە بەڵام گرنگترین شتەوەی کە بەڕێزێ باسە کرد ئێمە ئەو چەکی کێسا بەدەستمانەوە چییە؟ پۆشین دەمامک و دەست ششتن و تێکەڵاوی نەکردنی خەڵک و پاراستنی دووری کۆمەڵایەتی ئەوەی کە تۆ ئێستا لە دەسەڵاتایە ئەوەی کە تۆ ئەو چەکیە توانی بەکاری بێنی تۆ بەکاری بێنە یعنی ئێمە بەردەوام زۆر جا خەڵکەڵە بۆ توش نابێت یعنی من خۆم بەردەوام لە ناو نەخۆشەمەوەی کە بۆ بینەران تەسەوڕ کە من بەردەوام ماسکە بەسم ئەگەر نزیک بوومەوە لە خەڵک ڕۆژانە لەوانەیە 50 جار زیاتر دەستم تاقیم کەم لەبەری بەردەوام بەرێکەوتنم هەیە لەگەڵ نەخۆش لەگەڵ بە حکمیەوەی کە بەڕێوەبەری نەخۆشخانەشم هەر نەخۆشێک لێرە داخڵ بوو بێت تەنانەت ئەگەر گومانیشان لێ کردبێ کە کۆڕۆنایە من ڕۆشتوم بۆ لای تەنها لە بەر شتێ ڕۆشتوم بۆ لای چون خۆ دەزانی کە تۆ لە ئیدارەیە بووی ئەبێ پێش خەڵک ئەم قوربانیە بی کە بۆی کارمەندەکە و نەترسێ بەداخەوە لێرە چونکە ئێمە ئامادەکاری تەواو نەکرا بوو پێشتر بەڵام لەبەرەوەی ئەم چەکەم بەکارهێناوە بەستنی دەمامک دووری کۆمەڵایەتی لە هەما کات دەست تاقیمکردن سواز بخوا تا ئێستا توش نەبوو بۆیە تۆ ئەبێ لەگەڵ واقعە هەڵسوکەوتکەی ئەوەی کە ئێستا لە بەردەستایە کە چەکێکی زۆر ئاسانیشە زۆر لە ڤاکسین بەێسترە چونکە ئەو ڤاکسینەی کە ئێستا ئەڵێ لە سانەوەی ئەگەر بژگات خوازان چەند ساڵی ترەگاتە لای ئێمە و چەندێک بەردەست ئەبێ و چەندێک سەرکەوتووە بێ بەڵام تۆ بەم شتانە ئەتوانی زۆر ڕێژەی لەوە زیاتر ڕێگری بکەیت کە ڤایرۆسەکە بۆ بگوازرێتەوە بۆیە زۆر گرنگە ئێمە خەڵک هاوڵاتی ئەمە هۆشیار بێت خۆی بە دوور بگرێت لە کۆمەڵە قسە و کۆمەڵە قسێکی لەولاو ئەکرێت چونکە سەرەتای بڵاوبوونی ڤایرۆسی لە زۆر وڵاتی ئەوروپیش ئەمە بڵاوە کرایەوە کە هەندێک وڵات ئەیانوت ئێمە توش نابین تا کارەسات ڕوویە لە وڵاتی خۆشمان ئەم شتە ڕوویە و لە شارەکانی خۆشمانە ڕوویە تەنانەت شار هەبوو ئەو لە شارەکانی تر زۆر بڵاو بۆتەوە لای ئێمە بڵاو نابێتەوە لەبەری ئێمە فڵان شارمان پێڵنیا فڵان شت ئەم ڤایرۆسە ئەم شتانە ناناسێت هەمووی تووشەکات بەڵام پێشتر گرنگترین شتەوێتەوە ئەو چەکی کە لە بەردەستایە بەکاری بێنی کە چەکێکی زۆر ئاسانە ئەم بەستنی ماسکە دووری کۆمەڵایەتی دەست عقیمکردن ئیتر مناڵش گرنگکە هۆشیار بکرێتەوە زانیاری پێ بدرێت بەڵام بە شێوازێک ناتۆقێنەر بێ بۆ مناڵ چونکە مناڵ زۆر هەستیارە بە شێوازێک بێت تەنها ئەوەیە ڕێنمایی پێبیت کە ئەگەر توش بیت لەوانەیە ئەم نیشانانە لێ دەربکەوێت بۆی توش نەبیت بۆی تووشی ئەم ئازارە نەبیت ماسکەکەم بە شێوەی زۆر جوان ماسکی زۆر جوانی شەیە بۆ مناڵ دەستشدن کە پێ ئەوترێت لەگەڵ دوورکەوتنەوە لە مناڵە کە توش بوو بێت نیشانەکانی هەبێت جا دووبارە بۆی کە لەگانەوەی هەڵە بۆ قسەکانی دکتۆر پشدەر نەکرێ و بۆ قسەکانی ئێمەش دکتۆر پشدەر کە خۆی تا ئێستا سواس بەخوا توش نەبووە مانای ئەوە نییە ئەو پزیشکانی هاوڕێی کە توش بوون نازانوەکو دکتۆر پشدەر خۆیان پارێزن چونکە لەوانەیە ئەم نەخۆشخانە وەری نەگرێ بەڵام مناڵەکەی کە بچێتە دەرەوەی بێنێتەوە بۆ ماڵەوە بە هەمان شێوە بۆ خێزانەکە و بۆ هاوڕەکانی ئەو بۆ خێزان و بۆ هاوڕەکانی ئێمەش جا دەرباری ئەم بابەتە دکتۆر زەردەشت پزیشکی پسپۆری نەخۆشەکانی شەرپەنجە و خوێنە لە مناڵانە کە لە نەخۆشخانەی هیواکارەکات و ئیشێک لەوانی کە بەردەوام مامەڵی لەگەڵ مناڵانی توشبووی شەرپەنجە و نەخۆشەکانی خوێن هەیە و تازە چاکبووی کۆرۆناشە ئەمانەیە بزانین ئەو دەربارەی
توشبوونی مناڵانی دەستنیشان کراو بە نەخۆشیەکانی شێرپەنجە و جۆرە جیاوازەکانی مەترسیەکانی بۆ سەرژیان و تەندروستی ئەوان هەندێک قسەمان بۆ بکە پاش ئەگەڕێمەوە خزمەتتان بۆی کە بزانم نیشانەکان و دەرکەوتنەکانی ئەم نەخۆشیە لە مناڵانە چۆنە لە گەوریاوی کە بیستراوە لە دەستدانی تام و بۆن و شەکەتی زۆر و بەرزبوونەوەی پلەی گەرمایە تا کۆتایەکی کە لەوانێ بەشێکتان زۆر لە من باشتر بیزانن دکتۆر زەردەش گوێریەگرین و گەڕێنە خزمەتتان. هەڵامەت یەکێکە لە نەخۆشیە هەر بێزارکەرەکان بۆ منداڵان ئەگەر هەموو نیشانەکانیان تێدا ڕووداد وەک لە کەسێکی گەورەدا لەوانەش بەرزبوونەوەی پلێگەرمی لەش و لەرز و ئازاری ماسوولکەکان. دووگیانی بە شێوەیەکی گشتی دەبێتە هۆی لاوازکردنی سیستەمی بەرگری جەستەی مرۆڤ هەر بۆیە لە کاتی دووگیانیدا کەمتر دەتوانیت ڕوبەڕووی توشبوون بە نەخۆشیەکان ببیتەوە هەر بۆیە مەترسیەکانی توشبوون بە ڤایرۆسیش زیاتر دەبێت لە جەستەدا. ئەگەر خۆت هەندێک حاڵەتی نەخۆشیت هەبێت لە جەستەتدا ئەوە توشبوون بە ڤایرۆس مەترسیەکانی ئەم نەخۆشیە زیاتر دەکات. ئەو نەخۆشانەی کە چارەسەری کیمیایی وەرەگرنیتر ئایا لە نەخۆشخانەی هیوا بێ لە سلێمانیان نانەکەلی لە هەولێریان ژین لە دوهۆک ئەمانە بەردەوام لەژێر چارەسەری کیمیاویان بۆیە بە بەردەوامی ئەم نەخۆشانە کە کاتێک کە چارەسەری کیمیاویەکە وەرەگرن خانی مەناعەیان دائەبەزێت خوێنیان دائەبەزێت ئەقراسیان دائەبەزێت وەکو یەکێک لە ماکەکانی چارەسەری کیمیاویەکە بۆیە ئەم نەخۆشانە زیاتر معڕەزن بۆ ئەوەی کە تووشی کۆرۆنا بن چونکە هیچ خانەیەکیان نییە تاوەکو بەرگریان لێ بکات لە توشبوون بە نەخۆشی کۆرۆنا کاتێک کە تووشی نەخۆشی کۆرۆنا بن ئێمە عادەتەن بە PCRەکە بە سوابەکە لیان وەرەگرین بۆ ئەوی دڵنیا بینەوە کە ئەم نەخۆشانە کۆرۆنایان هەیەیانە ئەگەر نەخۆشەکان کۆرۆنایان هەبوو ئەو کاتە ئێمە ئەبێت عیلاجەکان کە WHO خۆی دایناوە زیاتر و لە شوێنێکی عەزلی پارێزراوە زیاتر دایانین لە نەخۆشەکانی تر کە ئەو نەخۆشانی کە هیچ عیلاجێکی کیمیاویان نییە لەبەرەوەی ئێمە ئەم نەخۆشانەمە زیاتر معڕەزن و زیاتر نیشانەکانیان تێ دەرەکەوێت ئەوش بەهۆی کەمبوونەوەی خانەی مەناعە و جسمی خۆیان معڕەزترە بۆ توشبوون بە نەخۆشی کۆرۆنا. ئێمە لێرە هەموو هەر نەخۆشێک کە گومانی لێ بکەین کە توشبووی نەخۆشی کۆرۆنایە یەکەم جار فەحسەکەی بڵین بۆ ئەەکەین PCRەکەی بۆ ئەەکەین دوای کە دەستنیشانمان کرد لای خۆمان چونکە جێگەیەکمان نییە تایبەت بە کۆرۆنا مەجبورین بیان نێرین بۆ خستەخانەی شەید هێمن لەوێ پێش ئەوەی کە ئێمە دەستنیشانی کەین هەموو ئەو فەحسەکانیان بۆ ئەەکەین حازریان ئەەکەین لەبەرەوەی ئێمە هەنێ جار نەخۆشەکە لە ژێر چارەسەری کیمیایی و لە هەمان کاتیشە کۆرۆنایەتی ناتوانێت ئێمە بەو شێوە ڕاستەخۆ بیان نێرین بۆ نەخۆشخانەی شەید هێمن لێرە ئێمە کۆمەڵێک شتی ئەوەلیاتیان بۆ ئەەکەین تاوەکو خانەی مەناعە و ئەقراس و خوێنیان بەرزەکەینەوە تۆزێ حاڵەتەکەیان مستەقیڕەکەین اینجا دوای ئەوە ئەیان نێرین لای خۆمان لەوانێت چەند ڕۆژێک بمێننەوە هەتاوەکو حاڵەتەکەیان باش ئەبێت اینجا ئەیان نێرین بۆ ئەوێ لای ئێمە نزیکەی تا ئێستا کە ئەو نەخۆشانەی کە دەستنیشان کراون 18 بۆ 20 نەخۆشمان دەستنیشان کراوە بەداخەوە 2 نەخۆشمان وەفاتی کردووە بەڵام لەگەڵ ئەوەی کە خۆی نەخۆشەکە لە ژێر چارەسەری کیمیاویە بووە لەو کاتە شاتوشی کۆرۆنا بووە بۆیە هەردووکیان پێکەوە تەسیرەکەیان زۆرتر بووە تەنها ئێمە 2 نەخۆشمان لێرە وەفاتی کردو ئەوەی من ئاگادار بم بەڵام نەخۆشەکانی تر سوپاس بۆخوا باشبوونەتەوە و کۆرۆناکەیان تێپەڕانە. دەربارەی دەرکەوتنی نیشانەکانی کۆرۆنا یان کۆرۆنای نوێ چونکە خۆی کۆرۆنا پێشتر هەرە بووە ئەوەیە کە لە گەورە ساڵانە باس لەواکرێت کە هەندێکیان بە نەمانی تام و بۆن دەرەکەوێ هەندێکیان بە لەژدا هەزرانێکی زۆر دەرەکەوێ و هەندێکیان بە نەمانی تام و بۆن و هەندێک جاریش هەمووی بەیەکەوە ئەوەی کە باسەکرێ ئەوترێ ئەو شەکەتی و هیلاکەی لە کۆرۆنای نوێ هەیە لە هیچ نەخۆشی شترا نەبینراوە و ئەو کەسانی کە دەستنیشان کراوی نەخۆشیەکەن زۆر باش باسیەوە دەکەن کەڵێن قەت ئازاریەوەمان بە خۆمانە نەبینەوە بەڵام بۆ بەڕێزانەی کە زۆری خەڵکن لە ساڵ 85 ئەوانن کە هەست بە هیچ ناکەن هەست بە لەژدا هێزران و ئەوانە ناکەن و بەداخیشەوە هەندێک لەوانە من ئەیبیستمەوە کە تێکەڵاوی خەڵکەکەن وەک لاڵقی پێشوو بۆم باسکردن ئەوانەی کە نیشانەکانتان سوکترە و تێکەڵاوی خەڵکەکان ئەگەر ئێوە کەسێک توشکەن و کە ئەو بکوژێ ئەو ڤایرۆسی کە تووشی ئەوە بێت و ئێوە بە ئاسانی نیشانەکانەگرن ڤایرۆسە عادیەکەنی هەمووی هەر یەک ڤایرۆسە و بەڵام زنجیرەکانی ئەگۆڕێت و ئەکرێ بەرگری لەشی ئەوە باشتر بێت لە بەرگری خەڵکی تر. دکتۆر زەردەشت وەک پێشتر باست کرد ئەکرێ چەنەها خێزان هەبوو بێت مناڵەکان کۆرۆناکان بۆ بردبێتنەوە بۆ ماڵەوە دوجار نەنک و باپیری مناڵەکان یاخود دایک و باوکی خۆیان خواستە یان خوشک و برایان بەم نەخۆشە گیانی لەدەستابێ پرسیارەکەی منەوەیە لە مناڵانە چۆن هەست بکەین کە مناڵەکە ڤایرۆسەکەی هەڵگرتووە.
خۆ یەکەم شتۆکە لە مناڵانە زۆ گرنگە چووکە مناڵ لە چاو گەورەیە نیشانەکانی کەمترەوە کەمتر لەوانەیە نیشان لێ دەرکەوێت گرنگترین شت بەریەکەوتنی هەبێت لەگەڵ کەسێکی توش بووە ئەمە زۆ گرنگە بەڕاستی دووەمیان نیشانەکان لەگەڵ گەورەیە زۆربەی نیشانەکانیان لەگەڵ یەکترێت چێت بەڵام لەوانەیە لە مناڵێکی بچووکە هەرگیز درک بۆ نەکە کە هەستکردنی تام و بۆنی نەمابێت یعنی لە دەستدانی هەستی تام و بۆن بۆ مناڵ قورسە بەڵام لە مناڵانە یەکە لە نیشانەکان کە زۆر جار سەرمالێت تێگەیە لەوانەیە لوتەڕی لەگەڵابێت کە لەگەڵ پەتای وەرزیش ئەم لوتەڕیە هەیە بەڕاستی ئەوەی تریشان هەمان ئەو نیشانانەیە کە لەوانەیە سەرێشەی لەگەڵابێت تایەکی بەرزی لەگەڵابێت شانەوە زۆر جار مناڵمان هەیە نەخۆشمان هەیە سکشون و شانەوەی هەبوو کە هیچ گومانیان لێ نەکردو بەڵام سیرمان کردووە کە فاسێکی خوێنی بۆکەی لە فاسی خوێنەکەی گومانێکە بۆ دروستەکە دوایی کە ئینەری بۆ فاسی کۆڕۆنا سیرەکەی کۆڕۆنا دەرچووە باشە جا با من لێرە ڕاوگرم لە مەسەلی سکچوونەکەیە بڕێک لە زۆرێک لەو مناڵانی لە خوارد 2 ساڵ هەتا هەندێک جارە تا 3 ساڵیش دایبیان پێوەیە دایکیان پێویستەکە دایبەکەیان بۆ بگۆڕێ ئەکرێ لە ڕێگەی پیسایی مناڵەکەەوە دایکەکە تووشی کۆرۆنا ببێ بەڵێکرێت ینی ئەمانەشە گوازرێتەوە خۆ لە ڕێگەی پیساییشەوە گوازرێتەوە زۆر جار باسی وەکرا کە تەواالێت زۆر بە پاکی ڕابکرێت لە هەموو دنیا چونکە یەکێک لە ڕێگاکانی گواستنەوەی توشبوون لە ڕێگەی پیساییەوەیە لە ڕێگەی ئەوە کە بەریکەوتنی بەلەوانێت لە ڕێگەی تەواالشەوە بۆیە زۆر گرنگە ئەکرێ ئەم گواستنەوەی شەبێت حتا ئەم ئەو لە مناڵانە لەبەروی هەندێک ئەو مناڵانی کە شیریان پێدەن لەوانەیە گەر مناڵەکە زۆر بچووک بێت کاتێک کە شیری پێدە ڕاستەخۆ ئەم درۆپلێتانە بۆ دایکی بچێت دایکی توش بکات باش ئەگەر دایکەکە توشبی کۆرۆنا بێ ئەتوانێت شیربا بە مناڵێکی شیرە خۆرە بەڵێ ئەتوانێت شیری پێبا بەڵام بە جێبەجێکردنی ڕێنماکانی خۆپارێزی ئەوش بە بەستنی ماسک دەستعقیمکردن سنگی جوان جوان بشوات بۆی کە بۆ مناڵەکە نەگوازرێتەوە گینا گرنگی شیر دایک زۆر لەوە زیاترە و باسانیش ئەتوانێت ڕێگە بگیرێت لە گواستنەوەی ڤایرۆسەکە خودی شیرەکە نایگوازێتەوە نەخێر خودی شیرەکە نایگوازێت پرسیاری کۆتاییم دووبارە لە کۆندامی هەناسەوەی هێن وازم لەگەڵ زۆربەی قسەکانمان هاوڕای سەرە بۆ لەقان ئەم نەخۆشە باساواکرێکە زۆر کاریگەری لەسەر کۆندامی هەناسە هەیە لە گەورە ساڵانە بەڕوونی بۆمان دەرکەوتووە ئەگەر چێ نەجار بە سکچون و بەڕشانەوە دەرەکرێت و جەنابەت ئاماژەت پێدا لە مناڵانە ئەوانەی کە نەخۆشەکانی کە ئۆندامی هەناسایان هەیە جگە لەوانی کە نەخۆشی شێرپەنجیان هەیە بۆ نەسیستیک فایبرۆسس بە بڕی شاڵبوونی سیەکان ڕەبووە ئەمانە چیان پێوترێ خۆی هەموو ئەوانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە لە کۆندامی هەناسی ئەمانەی ڕەبووان هەیە ئەوەی کە سیستیک فایبرۆس خۆت پێدوت ئەوەی کە نەخۆشی شەکرەیان هەبێ ئەوانەی نەخۆشیەکانی دڵیان هەبێ ئەوانەی سیستەمی دەمار بۆ ئەوانەی کە شلن سیستەمی دەمەریان باش ئیژ ناکات جا ئەمە سنترال بێ لەناوە بێ یاخود لە دەمەر و ماسوولکانە بێ ئەمانە هەمویان مەترسی گەوریان لەسرە ئەوانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە ئەمان نەخۆشی مەترسی گەوریان لەسرە بۆ تەنانەت بە قورسیش بگرن و تەنانەت خوانەکە گیانیش لە دەست بن بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئەوانەی کە نەخۆشی درێژخانەیە زۆر وریاتری بن و ئاگاداری زیاتر بن زۆتر پابندی خۆپارێزی بن بۆ ئەو مناڵانە و ئەو مناڵانەشی بەڕاستی ئەگەر بینە سەر ئەوەی هەرچەند پرسیاری بەڕێز نەبوو مناڵ 1 ساڵ بە قورستر ئیگرێت تاوان لەبەرەوەی کە ئەڵەن سیستەمی بەرگری ئەو مناڵەت جوان ڕێک نەخراوە تا تەمەنی لە ساڵە جوانتر تەواو بە تەواتی پێگاوە لە هەمان کاتە تورەکە هەوایەکانی لەبەری بچووکە بۆیە جاران ئەوترا مناڵی خوارد 1 ساڵ بەتوندی ناگرێ یاخود هەرتوش نابێ بەڵام ئێستا بە پێچەوانەوە ئەڵەن لە چاو مناڵی ترە بەتونتر بە قورستر ئیگرێ بەڕاستی بۆیە ئەبێ زۆر وریا بن زۆر ئاگادار بن بەسپاسەوە بۆ دکتۆر پشدەر عەبدوڵڵای ئیسماعیلی وادانی نمونەی ئەوان و پزیشکان و کارمەندار و پەرستارانی هاوشەوی لە سلێمانیا زۆر بکە ئێمە بەوە ماوێنێتەوە خزمەتگوزاری تەندروستی زۆر جوانمان هەیە لە سلێمانی کە کارەکە کاری هەمومانە بێکەوە لە برانی پۆلیس و ئاسایشی بەردەرگاوە هەتا کۆگاتە باجەکان و پاکشکەرەوەکان هەتاوەکو کارمەندانی تەندروستی و پەرستاران و ئینجامی پزیشکان کۆتایی کارەکەین و بەڕێوەبەرانیش ڕێخەری هەموو کارەکان دکتۆر ئاسۆفایق پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی دڵی مناڵانە ئەو باس لەوا کات کە مناڵی نەخۆشیەکانی دڵیان هەیە چیتیانڕانەوە چۆن خۆمان پارێزی وەک ئەزان خۆ پارێزە گشتیەکان وەکو دکتۆر ئاماژەی پێدات بۆ شنی دەمامکە دەست شوشتن تێکەڵاوی نەکردنی خەڵکە دوای ئەوە ئەگەڕەوە خزمەتان بە کۆتایی بەرنامەکە نەخۆشیەکانی دڵ دوو جۆری سەرەکیە یەکێکیانە و جۆرن کە زگماکە واتەنە ناوسکی دایکەوە کێشەکە دروست بووە بەڕاستی بابەتی ئەمڕۆ من حەزم کرد لەسەر بابەتی قسە بکەم ئەویش ئەو نەخۆشیانەیە کە وەرگیراون واتە لە دەوروبەرەوە وەرەگیرێن بە هۆکارێک یەکێ لەو هۆکارانەی کە ئێستا بە سەراحەت باوە ئەویش نەخۆشی کۆرۆنایە و دید و مێشکی خەڵکی هەمووی داگیر کردووە بە گەورە و مناڵەوە مناڵەکان ئەوانەی کە تووشی نەخۆشی کۆرۆنا بن بەش چەند شێوەیەک خۆیان دەرەخەن جۆرێکیان ئەو جۆرانن کە شێوە با بڵین باوەکەیە ئەویش چییە تایەکی کەمیانەوێت ئەبێت بۆ چەند ڕۆژێک و پاشەوە سکیانیەشێ و سکیان ئەچێ
و هەندێکیشیان ئەڕشێنەوە کەمێک کۆکەی وشتیشانە بێ کە ماوەیەکی زۆر کەمە. ئەمە شێوە باوەکەیەتی کە دەرەکەوێت لە مناڵانە و زۆربەیشی بە ئاسانی تێپەڕێ بە سەریانە. ئەم جۆرەیان بەڕاستی کەمترین ماکی هەیە و زووش تێئەپەڕێ و هەندێک جار ئایلەکە هەر ناشزانن کە کۆرۆنای هەیە، ئەڵێن پەتایەکی وەرزیە واتە تێکەڵێکە لەگەڵ پەتاوەرزیەکانە یاخود جاری وایە لەگەڵ سکچوونە، زۆربیان وەکو سکچوونیان بۆ نەخۆشخانەکانمان. ئەمە ئەو جۆرە باوەکەیە. جۆرێکی تری هەیە کە کۆرۆنا ئێستا لە مناڵانە دەرئەکەوێ، ئەویش شێوەی وەکو نەخۆشیەکە کە پێشتر ناسراو بوو لامان ماوەی 10 ساڵ بۆ 11 ساڵە کار لەسەر ئەو نەخۆشیەکەن، ئەویش نەخۆشی کاوەساکیە. ئەم جۆرە دەرکەوتنەی مناڵ چۆنە؟ کاوەساکی چییە و ئەمانیش چۆنن؟ ئەوەیە پێستیان سوور ئەبێتەوە، تایەکی زۆر زۆریان ئەبێ، بە هیچ دەرمانە چانابێتەوە. واتە ئەو دەرمانانی کە هەمانە لە ماڵەوە بێگومان چاکی ناکاتەوە، لە بەرەوە زۆربەی جار دایکەکان و باوکەکان مناڵەکانمان بەپەلە بۆێنن لەبەر تاکە. پاش چەند ڕۆژێک پێستیان سوورە بێتەوە، هەنێک جار پێست هەڵڵانیان تووشە بێ لە کۆتایی پەنجەکانیان، ئەوش لە کۆتایی هەفتەی یەکەم و سەرەتای هەفتەی دووهەم. هەروە هەندێکیان هەیە لەگەڵەوە ئەو ڕێنە ئەکا تووڕە ئەبێ پەلاماری شتەیە، یعنی هەنێ نیشانی دەرەکەوێت کە پێشتر نی بووە، ئەو مناڵە ئەوە تونڕەو نەبووە. ئەمە جۆرێکێتی کە ئێستا ئەم جۆرەش زۆر باوە و یەن بۆ لامان ئەمانە ئەبێ بەڕاستی چارەسەری تایبەتیان هەیە، هەرچەنە چارەسەرەکەیشیان گرانترە لەویتر، بەڵام پێویستە عیلاجکردن چونکە هەنێ ماکی هەیە کە زۆر خەتەرناکە، ئەویش لەسەر دڵیانە. چی ڕوایە لە دڵیانە؟ ئەو دروست دەبێت لە دەوری دڵیان پەردەی دڵ یاخو ماسوولکەکانی دڵ یاخو بۆریەکانی کە خوێن ئێن بە ماسوولەکانی دڵ توش ئەبن، گرفتارە بن، بۆریەکانی دەوری دڵ گەورە بن و هەنێک جار بەردەوامیشە بێ و ئەمێنێتەوە. ئەمە ئەم جۆرەیان بەڕاستی بە ماکەکانیەوە ترسناکە. جۆرێکی تر هەیە، سێهەم جۆری، ئەویش ئەوانەیە کە هەموو سیستمەکانی لەشەیگرێ، یعنی هەموو کۆندامەکانی. مەبەستم تەنها دڵ نییە، دڵ پێوە ئەبێ، دڵ بە زۆر خراپی پێوە بێ، گەورە بێ، دڵ بە تەواوی ئیش ناکە، زۆربەی چالاکیەکانی تێکەچێ، گوچیلەکانی پێوە بێ، سیەکانی پێوە بێ. ئەمە پێوترێ هەموو بەشەکان، هەموو کۆندامەکان پێوە بێ. ئەم جۆریان زۆر ترسناکە. تا ئێستا 5 حاڵەتمان هەبوو بەڕاستی لە سلێمایە لەم 5 مانگە لەم 2 مانگەی ڕابردووە و حاڵەتەکان زۆر ترسناکن و بوونەتە هۆی لە دەستدانی مناڵەکان. ئەمە جۆری سێهەمیانە کە زۆر ترسناکە و پێویستە بە زوویی چارەسەری بکەین. جۆری چوارەمیان مناڵی تازە لەدایک بووە. مناڵی تازە لەدایک بوو تا ئێستا ئێمە ئەوەی تێبینیمان کردو 7 حاڵەتمان هەبووە لەم 2 مانگە کە تازە لەدایک بوون و نیشانەکانی کۆرۆنایان هەبووە. نیشانەکانی کۆرۆنا لەم تەمەنە کەمترین تایان هەیە، بەڵام پێستیانە گۆڕێ سوورە بێتەوە. هەندێک نیشانی نامەوە پێستیان دەرەکەوێت کە پێشتر لە مناڵی تازە دایک بووە نەمان بینەوە، بەڵام چۆنیان ناسینەوە ئەمانە دایکەکانیان هەی بووە، دایکەکانیان هەی بووە بە نزیکی یاخود لە کاتی سکا. ئەوەی ئێمە ئێستا جارە تاکید نیلی ئایا ئەمە لە ڕێی وێڵاشەوە چێ بۆ مناڵەکە یاخود دوای لە دایک بوون دایکەکە پێیەگەیەنێ، بەڕاستیەوە تا ئێستا ڕوون نییە. بەڵام ئەوەی ڕوونە مناڵی تازە لە دایک بووش تووشە بێ، پێویستە زۆر ئاگاداری بن. ئەو دایکانی کە نەخۆشی کۆرۆنایان هەیە پێویستە بێ لەوەی کە لە دایکە بێ یەکسەر دەمەوانە بکا و فەیز ماسکیش بکواتە ئەو مناڵەکە جیا بکاتەوە لە خۆی بۆی هەوای خۆی نەچێ بەسەر کاتێککە شیراتێ، چۆن نزیکترین کاتە کە ئەو مناڵە لە سنگیا بێ شیری خۆیاتێ زۆر بە ئاسانی تووشیەکات. من حەزم کردم ڕێنمایانە بم بە هۆکاریەوەی ئەم پەتایە بەڵایە بڵاو بۆتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان پارێزگاری لە ژیانی مناڵەکانیان و تەندروستیان بکەن. لە درێژای مەڵقەیە دەربارەی کۆرۆنا لە مناڵانەوە ئەڵلقەی پێشووتریش دەربارەی کۆرۆنا لە وەرزە ساردەکانە، وەک ئەزان گرنگترین کار بۆ پاراستن لەم نەخۆشیە بەکارهێنانی دەمامکە، بەڵام بەکارهێنانی دەمامک و مامەڵەکردن لەگەڵ دەمامکە ڕێوشێنی خۆیە. سە من پێش تۆمارکردن یەکسەر چیم کرد؟ شلەی پاکشکاری دەستم بەکارهێنا بۆی کە دەستم پاکش بکەم بۆ چکە سەرەرە ئاو سابوونی لێنێ وەک لە بەرنامەکە بۆم باسکردن بوونی ئاو و سابوون بۆ دەست شوشتن بەو شێوازە زانستێکە بۆتان باسکراوە بەسە پێویستە بە منیە، بەڵام لە کاتێکە ئاو سابوون لانە بوو ئەکرێت ئەم شلانە کە خۆتان زانەلکۆلی تیابێ لە ساعە 7 زیاتر بێ
دەکرێت بەکارێنین بۆ دەست پاکشکردنەوە کە بەکارین بۆ دەست پاکشکردنەوە کەشتەکەی بەدەستە بۆ خۆتان یاخود بۆ مناڵەکانتان بەم شێوەیە دەستش وەکو دەستشتن وایە هەنی بە دەستەکانتە و بە دەستەکەی تریشە و بەسەری نۆکەکانە بەم پەنجەی هەتاکو مەچەک کە ئەگە زیاتری پێ بچێ باشترە من لەبەر کاتی بەرنامەکە زۆر بە خێرایی بۆتانەکەم مامەڵەکردن لەگەڵ دەمامکە بۆ مناڵ و بۆ گەورەش کە دەمامکە لە دەموچاوە دەستمامە بۆ پێشی دەمامکەکە چکە لەوانەیە ڤایرۆسەکە بە پێشی دەمامکەکەەوە بێت و تۆ بیخیتە سەر دەستێ ئەگە دەمامکە کاتە خواڕۆکەی سە من قساکەم دەستە بەم لەم تەنیشتانەوە بەم شێوەیە لە ناوەوەی دەمامکەکەەوە پێشتر دەستم پاکش کردو تۆ اینجای بەمەسەرەوە کە گەشت بە ماڵەوە لەبەر دەرگا ئەم دەمامکە بەم شێوەیە دەسێنم بۆ ئێرە و بەم شێوەیە دایەکەنم و ئەی خەمەتەنەکە خۆڵەکەوە ئەم دەمامکانە نابێت پشۆرە نابێت دووبارە بەکاربێنرەوە دەمامکی پەڕۆ هەیە دەکرێت پشۆرە دەکرێت بەکاربێنرێتەوە بەڵام ئەوانش کە بەکارەهینتەوە لە ئاوی گەرم و لەگەڵ بەکارهێنانی پاکشکارێکە تایدیان شامپۆیان هەر جۆرێکتر بکە بەکارەهێنرێ جا ئەکرێ بە جرشۆر پشۆرێ ئەکرێتیش بە دەست بشۆرە بەڵام پێشتر لە ئاوگەرمەکە بەجێ بێڵن دەکرێت فاس بەکاربێن بۆ پاکردنەوەی پاکشکردنەوەی تەوالەتەکان و حەمامەکان بەڵام لە کاتی بەکارهێنانی فاسا پێویستە دەمامک پۆشن چاویلکەتان لە چاوا بێ و دەرگا و پەنجەرەکان کرابێتەوە فاس نابێت لەگەڵ ئاوی گەرم و نابێت لەگەڵ هیچ شتێکی پاکشکاری تێکەڵاو بکرێ و کە خۆشی تێکەڵاوکە یەک بە پێنج بە ئاوی سارد ڕوونیەکەنەوە نابێ بە خستی بەکاری بێن هەندێک جاکرێت یەک بە 20 ڕوونی بکەنەوە نەک هەر یەک بە پێنج کەواتاکرێت زۆر بە ڕوونی بەکاربێنە بەکارهێنانی فاس بە خستی یاخود تێکەڵاوکردنی لەگەڵ شلی پاکشکارەوەی ترە یاخود تێکەڵاوکردنی لەگەڵ ئاوی گەرما ژەهر دروستەکات تکایە خۆتان لەو ژەهرانە پارێزن و دەرگا و پەنجەرەکان بکەنە لە کاتی بەکارهێنانیە ئەو دایکانی کە خۆیان پۆزتیڤن و کۆرۆناڤایرۆسیانەیە شیر بن بە مناڵەکانیەوە باسمان کرد لە بەرنامەکە دەستت پاک بە ئاو سابوونە شۆی دەمامکێگە پۆشی دایکەکە مەمکی بە ئاو بە ئاوێکی شیرەتێن و بە سابوونێکی ئاسایی ئەشوا وشکێکاتەوە اینجا دوای ئەوە شیرا بە مناڵەکەی و وەکەمترین بەرکەوتنیە بە لە مناڵەکە چکۆ وەک دکتۆر پشدەر باسی کرد شیری دایک گرنگێکی زۆر زۆریەوە نابێ مناڵەکانی لێبێ بەش بکرێ و لە کاتی دابی گۆڕی ناپێویستەکە کە دایکەکان پێش دابی گۆڕنەکە دەستن پاک بە ئاو ساون بشۆن و پاش دابی گۆڕنەکەش بە هەمان شێوە لە کاتی دابی گۆڕنەکە خۆتان نەزان کە پیسە و نابێت دەست بۆ دەم و چاومان بەرین و هەروەها دەست بۆ شتی تر بەکاربێن تەنها و ماوەیەکە کاری دابی گۆڕنەکەکەین و وەوا باشتری شەو شوێنە کە دابیەکەی لەسەر گۆڕشتێکی سەفری لەسەر دابخەیت و بتوانانی یەکسەر فڕی بێت لەو بابەتی تاقیگەکانە لە بابەتی جۆری پشکنینەکانە تا ئێستا دروستترین جۆری پشکنین ئەوەیە کە لە ڕێگەی لوتەواکرێ جا لە تاقیگە ئەهلیەکان نابێ یاخود لە تاقیگە حکوومیەکان نابێ مە پێش چەند مانگێ لە تاقیگە حکوومیەکانە چونتە ناو تاقیگەکانیانەوە جای تاقیگەی نەخۆشخانەی ئاساوە یاخود تاقیگەی نەخۆشخانەکەی سەرچنار بێت نەخۆشخانەی شەید تایر عالی کە ئەمانە هەمووی بە ڕوونی وەتان باس کراوە شوێن ئەهلەکانیشەوە کاری حکوومەتەکە بۆ خۆیان مۆڵەتیان وەرگرتو و مەسەلەی ڕێخستنی نرخەکانیش ئیشی حکوومەتە و ئێمە لە دەستگای میدیای کورسات لە ئەنگلی هیچیان ناکەین و مەبەستیشمانەکە لە ڕێگەی حکوومەتەوە خزمەتگوزارەکان باشتر بێ بۆی کە بۆ شای نێوان هەژار و دەڵمەند کەم بێتەوە هەندێک لەم شتانە بەدەست خۆمانە دووری کۆمەڵاتی پارێزن مەچنە پرسە مەچنە ئاهەنگەکانەوە تکایە سەردانیکردن و میوانیکردنینە پێویست مەهێڵن تکایە ئەم ماوەی هەتاوەکوکە لە نەخۆشەکە ڕزگارمانە بێ و تکایە دەستان زوو بە ئاو سابوون بشۆن واگەر دەمامکتان بەکارنەهێنا هەردووکتانێکی بەرامبەر یەکتریەوە دەستان درێژکەن واتە دوو قۆڵ لە دووری یەکتری بۆست نەگەر نەتانزانی مەترونی و 2 مەتر چۆنە پێورێ خدای هەربێ ئەڵقەی داهاتوو چارە دەچینەوە سەر بابەتەکانی خۆمان و تایبەتە بێ بە ئۆتیزم لە مناڵانە تاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تاوی ستافی و نەری ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرمونون شەوگارتان شاد هیوادارم قەت پێویستان بە خەستەخانە و دکتۆر و دەرمان نەبێ خواتان لەگەڵ